خۆشەویستی خوا فەرمێ صلى الله عليه وسلم لحديثك صحيح ترغيبا احضروا الجمعة وادنوا من الإمام. ئامادەی نوێژی جمعە بن لە ئیمامیش نزیک بنەوە لە خەتیب. یعنی کەسی وا دەبینی سبحان زوو دێ خۆی کاتە مزگەوتەکەی ترە دەکا کە وەرە پێشەوە وەڵا کاکە ئێرە ئیسراحەتە قاچم ڕاکێشم ئێرەش قاچ ڕاکێشە قۆڵ ئێرە حرام نێ قاچ ڕاکێشی. لە ئیمام نزیک بنەوە لە خەتیب نزیک ببنەوە. پیاوی وایە ئەهلی بەهەشتە لە چوونە بەهەشت تاخیر ئەکرێ. بۆچی تاخیر ئەکرێ؟ لەبەر ئەوەی بۆ جومعەت خۆی بە تاخیری هاتوو. پیاوێکە ئەهلی بەهەشتە بەڵام لەبەر ئەوەی کە جومعان خۆی تاخیر ئەکا لە بەهەشت و چوونە بەهەشت تاخیر ئەکرێ واتە سزا ئەدرێ. چەندێ ناخۆشە تۆ بەتەمای شوێنێک بی بڵێ کاکە بێ ئەوەنە سەعات ئەوەنە ڕۆژ لێرا بۆسی نابێ بچتە ژوورەوە چەندێ سەغڵەتە بی جاوەرە شوێنەکە ئەگەر بەهەشتیش بێ هەر لە دائیرەیەکە سەرت گرتووە دەرگاکەدا بخن چەندێ سەغڵەتە بی کاکە تاو چوونە ژوورەوە نەما چەندێ سەغڵەتە بی. دەی ئەو کەسەی کە لە جومعە تاخیرە بێ و بەردەوام هەموو جومعە تاخیرە بێ خوای گەورە لە بەهەشت تاخیری ئەکا و نایخاتە بەهەشتەوە ئەگەر ئەهلی بەهەشتیش بێ تاخیری ئەکا سزای ئەدات ناڕەحەتی یەکەم جای خاتە بەهەشت. وإنه لمن أهلها. خۆشەویستی خوا فەرمێ صلى الله عليه وسلم ئەو کەسە ئەهلی بەهەشتیشە بەڵام لەبەر ئەوەی کە لە جومعە تاخیرە بێ لە چوونە بەهەشت تاخیری ئەکەن. جا بۆیە ئەگەر حەز لە تاخیربوونی بەهەشتە مەیە بۆ جومعە خۆ تاخیرکە. ئەگەر بەڕاستی حەزیش بە وەزع نییە بیسەلمێنە وەرە بە مزگەوت زوو. هیوادارم دوایم جومعە گۆڕانکاری بەسەرا بێت. ئینسانی ئیماندار ئەگۆڕێ ئینسانی منافق ناگۆڕێ. بۆ پێی قورئان ڕۆ سەیری کە ئیماندار کە قورئان دابەزی سەحابە ئیمانیان زیاد دەکرد منافقان خراپتر بوون. ئێمە حەدیثە هەڕەشاکە کاکە